لارەکانی هەفتەی چوارەمی خولی پلە2 کوردستان و لە کۆمەڵەی دووەم یانەی پەروەردە لەسەر یاریگە یانەی پیشەسازی لە شاری هەولێر پێشوازی لە باتیڤا کرد. یاریەکە 22 خولەک لە کاتی دەستپێکردنی خۆی دواکەوت، هەردووتی بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەرکەوتن، بەڵام باتیڤا مەترسیدارتر دەردەکەوت. لە خولەکی 19 ڕێبەر نازی بربەستی یەکسانی شکاند و باتیڤای بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشکەست. لە خولەکی 28 هەرێم تەحسین بە لێدانی سەر ئەنجامەکەی بۆ پەروەردە یەکسان کردەوە. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم باتیڤا بە گۆڵی دووەمیش گەیشت، منیر ئەحمەد تۆماری کرد. لا نیوەی دووەم پەروەردە کۆنتڕۆڵی تۆپی زیاتر کەوتە دەست، بەڵام نەیتوانی مەترسێکی ڕاستەقینە بخاتە سەر گۆڵی تیپی میوان. لە خولەکی 76 ناوبژۆن لێدانێکی سزای بۆ پەروەردە ئەژمار کرد، بەهێز ئەنوەر ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. لە خولەکی 84 هەرێم تەحسین لە پەروەردە کارتی زەردی دووەمی بەڕووبەرز کرایەوە و بە کارتی سوور کرایە دەرەوە. یاری هەر بەم ئەنجامە مایەوە و بە یەکسانی 2 گۆڵ بۆ هەر لە یەکەن کۆتایی هات. الحمدلله نتیجه ما باش بی ام هر موین سری لیسته و ماشیا یعنی حتی دماهی که جیک ام باشتر بینجیک حتی دماهیش بس با خودو صحص کر بی و دماهی را او بی هما پنالتی یک بوچه بی و گلا تعادل کرو الحمدلله نتیجه صالح مجیدا بی و ان شاء الله لعبا به ده باشتر بین و ده پتر خبر هفکین آرمان جامجی او هم سر کمین بو پلیک ان شاء الله ما همی برهوی کردن و دست خاشی راه نراد که مو دستکا نودیه راستی جی چه سرخانه هلا اما دیجی بین بس الحمدلله ماشي مستوى که باش تقدیم کینو والله اما بو راسکی بو برنو هات بوین دمانیز امان زي ما اوصلوا بسر كاين بتينا بلاك ان شاء الله او يارج بو برنو هات بلام عندك اغلاطي دفاعي وعندك اغلاطي كرمان فردي هم بو او جوای لكرد ام يارك سامين بلام اما بو برنو هات ان شاء الله لا يارك كاين داتو تعويض دكاينو بەم یەکسانیە باتیڤا هەر لە پێشەنجی کۆمەڵەکەی مایەوە، دوای سێ بردنەوەی لەسەر یەک تووشی یەکەم یەکسانی هات و 10 خاڵی هەیە. پەروەردەش بە 8 خاڵ لە پلەی چوارەمە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.